بۆچی دۆناڵد ترامپ لە دوایین چرکەدا پەشیمان بووە؟ ناونیشانی بابەتێکە لەلایەن ئاتاشەمێرانی ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات. بڕیارەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی هێرشێکی سەربازی بەرفراوان بۆ سەر ئێران لە کۆتاخولەکدا تەنیا بڕیارێکی سەربازی نەبوو، بەڵکو بڕیارێکی سیاسی و جیۆستراتیژی بوو کە ڕەنگدانەوەی سروشتی بیرکردنەوەی ئەمریکایە لە بەڕێوەبردننی ململانێ گەورەکاندا. ڕوون بوو کە ئەمریکا و ئیسرائیل گەیشتونەتە قۆناغێکی پێگەیشتووی ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی هێرشێکی بێوێنە کە تەواوی ژێرخانی ئێران بکاتە ئاماژ، لە دامەزراوە نەوتی و گازیەکانەوە تا تۆڕەکانی کارەبا و ئاو بەندەر و پردەکان. ئەگەر ئەو هێرشە بکرایە تەنها ئۆپراسیۆنێکی سەربازی سنووردار نەدەبوو، بەڵکو سەرەتای قۆناغێکی نوێ بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووی دەدا. بەڵام ئەو پرسیاری کە دێتە پێشەوە ئەوەیە بۆچی ترامپ لە کۆتاخولەکدا ئۆپراسیۆنەکەی ڕاکرد؟ هۆکار یەکەم پەیوەندی بە سروشتی ئێرانەوە هەیە. ئەمریکا دەزانێت ئێران وڵاتێک نییە کە بە یەک هێرشی ئاسمانی بتوانرێت بە شۆکدا بخرێت و وەگەوەی لە ڕابردوودا ڕوویدا. ئێران خاوەنی قوڵایی جوگرافیای بەرچاو و توانای پێشکەوتوی موشکی و تۆڕێکی بەرفراوانی هاوپەیمان و هێزی چەکداریە لە عێراق، سووریا، لوبنان و یەمەن. هەر هێرشێکی بەرفراوانی ئەمریکی بە وەڵامدانەوەی فرەبەرەی بڵێن بەرەو ڕوودەبووە و کە بنکەکانی ئەمریکا و ڕێڕەوی کەشتیوانی کەندا و ئەگەری دامەزراوەکانی وزە لە وڵاتانی هاوپەیمانی واشنتۆن دەیکردنە ئامانج. ئەمەش شەڕەکە لە ڕوبەڕووبوونەوەی دوولایەنە دەگەڕێت بۆ ململانەیەکی هەمەلایەنەی ناوچەی. فاکتەری دووەم ئابووری جیهانیە. گەروی هورمز تەنیا ڕێڕەوێکی دەریایی نییە، خوێنبەرێکی ژیانی وزەی جیهانیە. یەک لەسەر پێنجی بازرگانی نەوتی دەریایی تێیدا تێدەپەڕێت و هەر پچرانێک لەوێدا بەمانای بەرزبوونەوەی بەرچاوی نرخی نەوت و گاز دێت کە کاردانەوەی ڕاستەوە خۆشی لەسەر ئابووری جیهانی دەبێت. بە لە بەرچاوگرتنی فشارە ئابووریە نێودەوڵەتیە بەردەوامەکەن و واشنتۆن نایەوێت قەیرانێکی نوێی وزە هەڵبگیرسێنێت کە بتوانێت جیهان بخاتە ناو شەپۆلێکی هەڵاوسان و پاشەکشە و کاریگەری لەسەر ئەمریکا و جیهان. فاکتەری سێم فەلسەفەی سیاسی ترامپە. ترامپ لەوەتەی هاتۆتە ناو سیاسەتەوە، استراتیژیەتێکی گرتوۆتە بەر بۆ بەرزکردنەوەی گرژیەکان تا ئەو پەڕی وە پاشان لە پێگەی بەهێزەوە دانوستان دەکات. ئەو پێی وایە مەترسی شەڕ دەتوانێت لە خودی شەڕ کاریگەرتر بێت، هەر بۆیە باری فشاری سەربازی و دەرونی تا ئەو پەڕی خۆی بەرز دەکاتەوە، پاشان دەرفەت دەدات بە نەیارەکانی پاشەکشە بکەن و ئیمتیاز بدەن. ئەم سیاسەتە تازە نییە، لەگەڵ کۆریای باکوور بەکاری هێنا، پاشان لەگەڵ چین لە شەڕی بازرگانیدا و ئەم ڕۆژەوڵ دەدات لەگەڵ ئێراندا جێبەجێ بکات. فاکتەرێکی دیکە جیاوازیەکی حساباتی نێوان واشنتۆن و تەلەڤیڤە. ئیسرائیل لاوەزکردنی ئێران بە ئامانجی استراتیژی هەمیشەیی دەبینێت و لە کاتێکدا ئەمریکا لە ڕەوانگەیەکی فراوانترەوە سەری دۆخەکە دەکات. واشنتۆن نەک تەنها ئاسایشی ئیسرائیل بەڕێوە دەبات، بەڵکو تۆڕێکی بەرفراوانی بەرژەوەندیەکان کە لە کەنداوە تاوەکو ئەوروپا و زەریای هەندی و زەریای هێمن درێژ دەبێتەوە. تێدەگات کە هەر شەڕێکی درێژخایەن لەگەڵ ئێران سەرچاوە سەربازی و ئابووریەکانی کەم دەکاتەوە، لە کاتێکدا لەگەڵ چین خەریکی کێبڕکەی استراتیژیە و بەردەوامە لە پشتیوانیکردنی ئۆکراینیا لە دژی ڕووسیا. جگە لەوەش ئیدارەی ئەمریکا لەوە تێدەگات کە ڕووخاندن یان لاوەزکردنی ڕژێمی ئێران بە هێزی سەربازی مەرج نییە سەقامگیری گەرەنتی بکات. ئەزموونی ئەمریکی لە عێراق لە ساڵی 2023دا لە یادەوەری استراتیژی واشنتۆندا ماوەتەوە. ڕووخاندنی ڕژێمێکی دوژمنکارانە دەتوانێت دەرگا بۆ ئاژاوەیەکی گەورەتر یان بۆشاییەکی ئەمنی بکاتەوە کە گروپە تونڕەوەکان یان زلهێزە ناوچەی ڕکابەرەکان دەتوانن لە بەرژەوەندی خۆیان بێخۆزنەوە. بۆی ئەمریکا لە مامەڵەکردن لەگەڵ بیرۆکەی گۆڕینی ڕژێمدا زۆر وریاتر بووە. ڕۆڵی ناوبژیوانی ناوچەی ناتوانرێت پشتگوێ بخرێت. چەندین دەوڵەتی کەندا و فشارێکی دیپلۆماسی توندیان خستەگار بۆ ڕێگریکردن لە شەڕ دانیان بۆ داناکە خاک و ئابووریەکانیان یەکەم وڵات دەبن لە هەر ڕوبەڕووبوونەوەیەکدا زیانیان پێدەگات. جگەلەوە ژێران بە پەیامەژەکان پەیامی ناڕاستە خۆی نردووە کە ئامادەی خۆی بۆ تاوتێکردنی پرسە هەستیارەکان وەکو ئاسایشی دەریایی لە گەروی هورمز و بەرنامە ئەتۆمیەکەی و ڕێکخستنی کەمکردنەوەی پەرسەندنی ئاستی دەریایی نردوو و ئەم سیگناڵانە پاساوێکی سیاسیان بۆ ترەمپ دابین کرد بۆ ڕاگرتنی ئەو هێرشەوە بەبێ ئەوەی وا دەرکەوێت کە پاشەکشەشی پێکراوە. لە ڕوانگەیەکی ترەوە تەنها کۆکردنەوەی سەربازی ئەمریکا بەبێ تەقاندنی یەک موشک ئامانجی بەرچاوی بدەزێنە.
پەیامێکی ڕوونی بە تارانگەیان کە بژاردەی سەربازی لەسەر مێزەکە دەرنەچوە و متمانەی هاوپەیمانی ناوچەیی بە تواناکانی ڕێگریکردن لە ئەمریکا بەهێزتر کرد. هاوکاتیش دەرگای یەکلاکردنەوەی سیاسی بەکراوەیی هێشتەوە. ئەمە بۆ خۆی قازانجێکی استراتیژیە، چونکە بەکارهێنانی هێز وەکو ئامڕازێکی فشار زۆر جار تێچووی کەمتری هەیە لە بەکارهێنانی لە شەڕێکی ئاشکرادا. بەڵام پێویستە ئاماژە بەوەش بکرێت کە ڕاگررتنی هێرشەکە نیشانەی کۆتایی هاتنی قەیرانەکە نییە. پرسە مشتومڕاویەکانی نێوان واشنگتۆن و تاران هەرماون. بەرنامەی ئەتۆمی، پەرەپێدانی موشکی بالیستیک، کاریگەری ناوچەی، ئاسایشی دەریایی و ڕۆڵی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ئەگەر دانوستانەکان لەرزین یان واشنگتۆن هەست بکات تاران ئەو کاتە بۆ بەهێزکردنی توانەکانی بەکاری دەهێنێت، ئەوە بژاردەی هێز دەگەڕێتەوە سەر مێزەکە، ڕەنگە بە زۆرتریشەوە. ئەوەی ڕوویدا ڕنگدانەوەی گۆڕانکاریەکی بەرچاوە لە عەقیدەتی ئەمریکادا. ئەمریکا ئەوەندەی بە کەمترین تێچووی مرۆی و ئابوووریەوە بەدوای ئاماژە سیاسیەکانی دەدەگەڕێت، چیتر بەدوای سەرکەوتنی سەربازی تەقلیدیدا ناگەڕێت. شەڕ لە سەدەی 21ەمدا چیتر بە ژمارەی ئەو شارە بۆردمانکراوانە ناپێورێت، بەڵکو بەتوانای نەتەوەیەک بۆ سەپاندنی ئیرادەی خۆی لە ڕێگەی تێکەڵەیەک لە ڕێگری سەربازی و فشاری ئابووری و سزا و هاوپەیمانی دیپلۆماسی دەپێورێت. دۆناڵد ترامپ پاشەکشەی نەکرد، چونکە ئەمریکا توانای لەدانی ئێرانی نییە، بەڵکو لەبەر ئەوەی دەرکی بەوە کردووەکە بەڕێوەبردننی هەڕەشەکە ڕەنگە کاریگەرتر بێت لە دەستپێکردنی. هێرشێکی سەربازی دەبووە هۆی سەرکەوتنێکی تاکتیکی بە واشنگتۆن. بەڵام دەکرات دەرگای شەڕێکی استراتێژی درێژخایەن بکاتەوە کە دەرانجامەکانی پێشبینی نەکراون. بەڵام لێدوانەکەی هەموو بژاردەکانی بەکراوەی هێشتە بوو، توخمە ڕێگریەکانی پاراست و دوا دەرفەتیشیدا بە دیپلۆماسیەت.